بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش من بێستون خەرەداخیم خۆشحاڵم لە بەرنامەی پرسی هەفتەی ئەم هەفتەیەدا لەگەڵتان دەبم تەورێکی دیکەمان بۆ ئامادەکردوون ئەویش لەم هەفتەیەدا پرسی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بوو کە زیاتر لە 120 کۆمپانیا لە 11 وڵاتی جیاواز بەشداریان تێدا کرد. تەوەریەم هەفتەی بەرنامەکەمان ڕەوشی ئابووری شاری سلێمانی و ناسەقامگیری و جوڵەی بازار دەکەینە تەوەری سەرەکی بەرنامەکەمان گفتوگۆ لەبارەی ئەو کێشە و گرفت و ئاستەنگانە دەکەین کە لە شاری سلێمانی دێتە ڕێوەبەرهێنەران و بازرگانان و هەروەها باس لەوە دەکەین کە چۆن دەکرێت کەرتی ئابووری لە شاری سلێمانی و بەتایبەتی وە لە هەرێمی کوردستانیش ببوژێندرێتەوە. میوانی ئەم هەفتەی بەرنامەکەمان بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی کێتی ئاوردە و هەناردەکارانی کوردستانە. کاک شێخ بەخێر بێی، خۆشحاڵین کە لەم بەرنامەیەدا لەگەڵمان میوانی. زۆر سپاس، دەستان خۆش بێت. کاک شێخ، پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی چەند ڕۆژێکە کراوەتەوە، زیاتر لە 120 کۆمپانیا لە 11 وڵاتی جیاواز بەشداری تێدا کردووە. باس پرسیارەکەم لەوە بێت ئەم پێشەنگا نێودەوڵەتیانە ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانی ببوژێتەوە؟ بەناوی خۆی گەورە بوونی هەموو جموجۆڵێکی بازرگانی پێشەنگا بێ یان کۆگرەی بازرگانی بێ ئەبێت هۆی ئەوەی کەوا زیاتر بتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان لەو شوێنەدا زیاتر جموجۆڵی بازرگانی بجوڵێت. بۆیە بوونی ئەم پێشەنگایانە دەورێکی کاریگەری تایبەتی خۆیان هەیە، هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە دۆک. کاتێک کە پێشەنگا کرێتەوە و کۆمپانیا بیانیانە بەشداریەکەن، ئێمە بینی لە چەند ڕوویەکەوە ئێمە سوودمەند دەبین لەبەرەوەی کە ئەم پێشەنگایانە ڕاستەوخۆ ئەو وڵاتانی کە دێن لەگەڵ هاوردەکارانی ئێمە لە وتوێژدا بن، واتە ئەو هاوردەکارانەی ئەو هەناردەکارانی وڵاتانی جیهان کە دێنە ئێرە لە ڕوویەکەوە کاڵەکانیان نمایشەکەن کە ئەو کاڵانان ئێمە سوودمەند دەبین لێین و نرخیشی ئەزانین کە لە وڵاتی خۆیان بچەنە و لێرە بەچەنی فرۆشن، ئەوە ئێمە زیاتر لەگەڵ ئاشنا بین بەو کاڵایانە لە ڕووی کوالیتی لە ڕووی نرخەوە. و لە ڕوویەکی ترەوە ئەو کۆمپانیانە کە دێنە ئێرە لەگەڵ کۆمپانیەکانی خۆمانە هەم ئاهەنگی دروستەکەن وتم و بنەهۆی ئەوەی کەوا بتوانن بەیەکەوە هاوبەشی کار بکەن. و لە هەمان کاتدا ئێمە وەکو یەکێتی هاوردەمانکەن کوردستان کە ئەو کۆمپانیانە دێن بەشداریەکەن بە فرسەتی زانین لە هەم لە دیبێتێکە یاخۆ لە کۆنفرانسا لە وتوێژ لە بیتوبیەکە بتوانین لەگەڵیان وتوێژ بکەین کە زیاتر هانیان بین بۆی کە بتوانن ئەو کارخانانەی خۆیان کە هەیەە هاوشێوەی کارخانان بێن ناریمی کوردستاندا مەزرن. ئێمە هەرەوەندە نبین کەەوە بەس کڕیار بین، ینی بتوانین ئێمە لە هەرێمێکی بەکاربەرەوە کە ئێستا هەرێمێکی بەکاربەرە بین بە هەرێمێکی بەرهەمێنەر، چونکە بەڕاستی مەوزوعی بوونی کۆمپانیا، مەوزوعی بوونی کارخانەی بیانی یاخود کارخانەی خۆماڵیش ئەبێت هەوە ئەوەی کەوا بتوانین زیاتر بەرهەمی خۆماڵی خۆمان اعتیماد بکەین لەسەر و لە هەمان کاتدا بەرهەمەکەمان کە زۆر بوو هەناردەی دەرەوەشی بکەین، چونکە ئێمە ئەوکو باسم کرد هەرێمێکی بەکاربەرین لە هەرێمێکی بەکاربەرەوە بەچی ئەبی بە هەرێمێکی بەرهەمێنەر بۆی کەوا بتوانین زۆرترین کارخانەدا بمەزرێنی و زۆرترین بەرهەم بهێنی بۆ ئەوی کەوا بتوانین ئێمە لە هەمان کاتدا و بەرهەمانە لە ناو خۆمانە هەم بۆ خۆمان سوودی ئەبێ هەم بتوانین هەناردەی دەرەوەکەین ئەبین بە بەرهەمێنەرێک لە ناو هەرێمی کوردستاندا. کاک شێخ، حکومەتی هەرێمی کوردستان ئەم پێشەنگانە بەردەوامی پێدات سەر ڕای کە ئێستا ڕۆژی ئابووری هەرێمی کوردستان زۆر باش نییە، بەڵام هەوڵەدا بۆ ئەوەی ئابووری هەرێمی کوردستان ببوژێتەوە. پێشەنگای نێودەوڵەتی لە هەولێر هەیە، لە سلێمانی هەیە، لە دۆهۆک هەیە، لە شارەکانی دیکەش هەیە. ئامارت لایە یاخود زانیاریت لایە کە چەند پێشەنگای یاخود چەند کۆمپانیای نێودەوڵەتی و ئیقلیمیش بەهۆی ئەم پێشەنگای نێودەوڵەتیانەوە هاتبێتە هەرێمی کوردستان و ئامادەی دەربڕی بێ کە لێرە سەرمایەکەی بخاتە گەڕ؟ ئێمە گەر تێبینی بکەین زیاتر لە تۆماری کۆمپانیاکان تۆمار کراوە، چەند کۆمپانیای بیانی هاتوون لێرە ئۆفیسان کردوێتەوە، بەڵام وەکو ئێمە ئاگادارین بەڵێکێک لە خاڵە ڕئیسیەکان ئەوەیە کەوا ئەم پێشەنگا و کۆنگرە بازرگانان بێتە هۆی ئەوەی کەوا کۆمپانیەکان بێن لێرە ئەبینن لە هەرێمی کوردستان ئاسایش سەقامگیرە و مەجالێکی باشی تیا بتوان کاری تیا بکەن، بۆیە دێن ئۆفیسەکەنەوە. ئێمە گە تێبینی بکەین لەوانەیە نزیکی 3000 زیاتر کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان ئۆفیسیان هەیە لە هەموو هەرێمی کوردستان. کە بژانۆی کەرتی ئابووری پێویستی بە بەرنامە و پلانێکی تۆکمە هەیە بەڕێز دۆکویەتی هاوردەوە نەردەکاران لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هۆڵانێک کە کابینی نوێمدایەتی ئەم
پلانە تۆکمەیە ئەبینیت بۆ بژانەوەی کەرتیابووری دایم هەموو حکوومەتێک هەوڵەدا کەوا بتوانێت کابینەکەی کە کابینە بەدەستەواگرێ سەرکەوتوو بێ هەوڵی بۆدا بۆی کەوا بتوانێت لە ڕووی سیاسی و ئابووری و لە هەموو ڕوویەکەوە بتوانێت سەرکەوتوو بێ بۆیە حکوومەت هەرێمی کوردستانیش هەوڵی داوە یعنی بەڕاستی کەوا لە هەرێمی کوردستان تا چەند بتوانێت سەرکەوتوو بووە بەس ئایا سەرکەوتوو بووە ئێمە گە تێبینی بکەین چەند گیر و گرفتێک هاتۆتە ڕێگا بۆ هەموو لایەک بەو شێوەیە ئەبینین هەوڵێکی زۆر دراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا نەتواندراوە بە شێوەیەکی بەرفراوان و سەرکەوتوانە بڵین هەموو لە هەموو ڕوویەکەوە سەردراوە ئێمە ئەگەر تێبینی بکەین لە ڕووی ئەوەی کەوا بتوانین چۆن کەرتی پیشەسازی بەرەو پێشە بڕوە کەرتی کشتتوکال بەرەو پێشەوە بڕوە تا ئێستا بۆ بەرەو پێشەوە نەڕۆشتوە بۆیە نەتواندراوە سەرکەوتوو بێ چەندین گیر و گرفت هەیە کەوا نەتواندراوە کەوا کارخانەی استراتیجیشدا بمەسرێنرێ لەوانەیە زۆر ئارزومەند هەبێت لە پارەدار و لە سەرمایەداری بیانی ناوخۆیی کە بتوانن کارخانەی باشدا بمەسرێن بۆی ئەو گیر و گرفتانی کە هەیە بە دەرەجەیەکەوەیەکەوە وحدەی کارەبا زۆر گرانە یعنی بەڕاستی ئەگەر پێ بڵم ئێستا وحدەی کارەبای بازرگانی بە 156 دینار یعنی ئەوە بڕێکی زۆر گرانە هەتا لە چاو عێراق بە 70 دینارە بڕی وحدەی کارەبا بەڵام لانی زام 156 دینارە ئەمە یەکێکە لەو گیر و گرفتانی کەوا بەڕاستی زۆر لە کارخانەکان لەگەڕەکەونەوەی کەوا ئەم وحدە کارەبایە زۆریان لەسرە ئینتاج چەند بەرەمە هێنن پارەکەی زۆرەدەیە بن بە کارەبا من معاملی شیشە بینم ئێستا ئەڵێ لەمانێکە 1 ملیۆن دلار کارەبامان بۆیێتەوە یعنی ئەمە بێتە هۆی ئەوەی کەوا زیاتر نەتوانێت برەو بە کارەکەی بدە و دو ئەوە هەندێک گرفتەکە یەکەیەک کارخانە دامەزرێنێ بەڕاستی لە سەرەتاوە 50 یعنی دائیرە بەڕێوەبەرایەتیەکە تاکو بتوانێت ئەو ئیجازە بەدەست بێنێ ینی ماوەیەکی زۆر کاتی لێ ئەڕوا هیوایە بەدمانگێ 2 مانگ 6 مانگ نەیتوانی وەجارە موافقەتەکە وەرگێ ئەگەر هەمووی بێتە 1 پەنجەرە هەموو بەڕێوەبەرایەتەکان لە 1 پەنجەرەوە هەموو دراسی بکرێ بتواندرێ پێدا ئەو پێداویستیانە لەوێ تەقدیم کاو لەوێ مۆڵەتەکە وەرگێ ئاسانکاریەکی گەورەی بۆ ئەکرێ ئەو کەسە بە شێوەیەکی ڕێک و پێگەتوانێ کارخانەکەی خۆی ماڵەتەکە دەربێنێ و دەست بە کارکردن بکە کاک شێخ بەشێکی زۆری وەبەرهێنەران و بازرگانان بەتایبەت لە شاری سلێمانی لە ماوەی ڕابردوودا گوێبیستیەوە بوون کە ئامادەیان تایە یاخود ئەچن لە شاری هەولێر وەبەرهێنانەکەن هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە تۆ وەکو یەکێتی ئاوردەوە ناردنکاران لە سلێمانیت ئاگاداری ئەوەیت هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بۆچی بەشێک لە وەبەرهێنەران ئامادەیان تایە بچنە هەولێر ئەمە جیاوازی لە نرخی یاخود هەرزانی دەستی کارە لەوێ یاخود هۆکاری تایبەتی هەیە بۆ سلێمانی بەجێهێڵن والله من حقیقت لەوانەیە مثلا من نازانم لەو بارەوە ئایا تاجر ئێستا یاخۆ وەبەرهێنەر لە سلێمانی لە هەولێر دێتە سلێمانی لە سلێمانی چێتە هەولێر لەوانەیە هەن دێکشت بووی بگونجێ کەوا بەڕاستی لەوێ لەگەڵ وەبەرهێنەرێکی بەخۆت بەیەکەوە کارەکەن جاری وایە هەولێری شاتۆتە سلێمانی لە سلێمانی چوونەتە هەولێر ئەگەر بۆ ڕووی ئەوەی کەوا بڵێ ئەو گیر و گرفتانە لە هەموویەکەوە لە هەموو ڕوویەکەوە لە سلێمانیش لە هەولێر وەکو یەکە چونکە لە یەک شوێن مۆڵە دۆرەگیرێ و وحدەی کارەبا هەمووی بە یەک وحدەی کارەبایە گرانە بۆیە یعنی بەڕاستی بەڵام کاک شێخ باس لەوا کرێت کە سلێمانی لە ڕووی پیشەسازیەوە لە 1932 لە 1933 داهاتین عێراق پێکهێنێ ئایا ئێمە لە سلێمانیا کۆمپانیایکی گەورەی وا بینین کە ئەو بتوانێت ئەو پێداویستیانە پڕ بکاتەوە ئێمە ئەگەر بەس شیرەمەنی لێک بینەوە ئێستا ئەبینین شیرەمەنی هەم لە هەولێر لە سلێمانی لە کەلار لە ڕانیە لە دۆک لە 150 دابینەکە ئەمە 1 2 چیمەنتۆ ئێستا هیچ پێویستمان بە دەرەوە نییە چیمەنتۆی ناو خۆمان دابینەکە 6 لە 156 خۆمان دابینەکەین بەس من بەعموم قساکەم کە بەڕاستی مەوزوعی ئەوەی کە ئێمە وەکو بەکاربەرین با لە ڕوویەکەەوە نەبێت شیش و چیمەنتۆ بەڵێ ئەو دوانە ئێمە کفایەتەکە بەو شێوەیە ئێستا لە سلێمانی کە ئەو معاملە چیمەنتۆیانە کفایەتە شیش لە هەولێر و لە سلێمانی معاملی باشمان هەیە بەڵام ئێمە بە گشتی قسە بکەین کەوا ئێمە بەڕاستی بەکاربەرین نەگەیشتون تا ئەو ڕاددەی کەوا ئێمە کارخانەی باشمان هەبێ و بتوانین لە هەموو ڕوویەکەوە ئێمە پێداویستەکانی خۆمان دابین بکەین و بینێرینە دەرەوە بۆیە نەمانتوانیوە بۆیە حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر هاتو بێت لە چەند ڕوویەکەوە کاری لەسەر بکە
زۆر ئاسانە ئێمە لە کەرتی پیشەسازیە بەڕاستی سەرکەوتووە بین وەکو وتم یەکەم شت لە وحدەی کارەباوە دەست پێ بکە و ئەو گیر و گرفتانی کە هەشیانە ئێستا کارخانەکان ئەوانیش بۆیان چارەسەر بکرێت چکە با پێ و بڵم زۆر لە کارخانەکان ئێستا هەندێک گیر و گرفتیان هەیە لەوانەیە هەر دایخەنیانی هەندێکیش دایخستووە بەڵام هەندێکیش هەر کاری خۆیە کا سەرکەوتوانە. کاک شێخ بەپێی ئەزمموی خۆت چ سێکتەرێک گرنگە بۆ ئەوەی بەتایبەت بۆ شاری سلێمانی بۆی وە بەرهێنانی تیا بکرێت بازرگانان بێن کار لەو سێکتەرە بکەن ئیش تێدا من بەڕێی من لە کەرتی کشت و کاڵا بە دەرەجە یەک بتواندرێ ئەگەر هاتووە بەرهێنەری دەرەکی و ناوخۆ لە کەرتی کشت و کاڵا کار بکەن چونکە بەڕاستی ئێمە خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتمان هەیە و مەجالێکی باشی تایە بتواندرێ بۆ بەرهێنانی تیا بکرێ و ئێمە کابینی ساڵانە میوە پێ ئەگات زۆر لە میوەکانمان بەڕاستی زیاد لە خۆمانن یعنی هەنار ئێمە ساڵانە الحەمدلله بەرهەمێکی زۆرە بێ و پێویستەکە پار لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان خودی سەرۆکی حکوومەت کە چاودێری کرد 1000 تەن نێردرایە دەرەوە بۆ بەریتانیا بۆ وڵاتانی تر ئەمەش کەم نییە. ئەویستمە بکەمە پرسیارە وەکو ئەو کاڵانی کە ئێمە توانین هەناردەی دەرەوەی بکەین ئێمە ئێستا چکاڵایەک لە ناوخۆی هەرێمی کوردستان ناتوانین هەناردەی دەرەوە بکەین و ئەو وڵاتانە کامانن کە ئامادەن ئەو کاڵاو پێداویستیانە لە ئێمە وەرگرن. شتێکمان نییە سەرەکی بڵین کە بە بەردەوامی شتێگە نێرین بەس کاتی کشت و کاڵ پێگەشتن بەڵێ ئێمە هەندێکمان گرفت بۆ ئەوەی بازاڕی بۆ نەدۆزرێتەوە لە دەرەوە بۆ مەسائلی ئەوەی کە ئێمە گەر بەرهەم هەبێ بەڕاستی ئەتواندرێ بازاری بۆ بدۆزرێتەوە چونکە ئێمە و کێشێتی هاوردون کوردستان زۆر هەوڵە دەین کە بتوانین ئێمە ئەو کاڵانەی خۆمان بە بازارکردن بین و ئێمە لە ساڵی 2007 قەری عالەمی لە دوبەی کرایەوە بەشداریمان تیا کرد کە ساڵانە قەری عالەمیە کرێتەوە لە مانگی 11 هەموو وڵاتێک بە بەرهەمی خۆماڵی خۆی بەشداریەکە ئێمە لە پاڵ عێراقدا تقریبا چەند جەناحێکمان وەرگرت و بەرهەمی خۆماڵی خۆمان برد وەکو هەنار و باسوق و سوزوق و گوێز و ئەو شتانی کە هەیە کەم و زۆر بردمان لەوێ نمایشمان کرد و بەڕاستی کە سەیریان کرد تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە و ئەو تاموچێژەوای لێکردن کەوا داوایان کرد بە کەمیەکی زۆریان تۆزە داوا کرد و ئێمە نەمانتوانی بیبین چونکە بۆ ئێمە ئەو کە ئەو بەرهەمانی ئێمە و ئەو کشت و کاڵی ئێمە ئەو میهاتی ئێمە ئۆرگانیکە هیچ مادەیەکی تیان نییە کەوا ببێتەوە ئەوەی کەوا تاموچێژی بگۆڕێ بۆیە مادەی کیمیاوی دوورە لە مادەی کیمیاویەوە ئێمە بەبێ مادەی کیمیاوی واتە ئەمە ئۆرگانیکە هەنارەکەمان تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە هەتا ترێ و هەنجیر و ئەو میوەهاتانی کەوا پێێگە هەمووی تاموچێژی تایبەتی خۆی هەیە ئەو وڵاتانی کە بۆیە چێت هەر وڵاتانی دراوسی هەرێمی کوردستانی یاخود هەڵتانداوە وەکو هاوردەوە ناردەکاران زیاتر بینێرنەوە بازاڕی دەرەوە بیناسێن ئێمە هەنار ئەوە 3-4 ساڵە هەناردا کرێ ئاگادارین کە بۆ بەریتانیا ئاڕوە بەڕاستی بە زۆری بۆ بەریتانیا ئاڕوە چونکە لەوێ ساغە بێتەوە و لەوێ تێگەیشتون و هەندێکیش بە وڵاتی بە وڵاتە عەرەبیەکان ڕۆیشتووە پەتاتەشمان هەیە پەتاتەش ئێمە ئەم ساڵیش و ساڵانی ڕابردوش کەم بێیان زۆر پەتاتەمان ناردۆتە دەرەوە کە پەتاتە زۆری چووە بۆ سعودیە بۆ وڵاتە عەرەبیەکانە چێ بەو شێوەیە بۆیە ئێمە وڵاتی دراوسێ بەڵێ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران خۆی لە بواری کشت و کاڵە سەرکەوتووە بەڵام ئێمە ئەتوانین بە وڵاتە عەرەبیەکانی بنێرین ئەوانە زۆر پێویستیانە لە جیاتی لە وڵاتی میسر بیکڕن لە وڵاتێکی تر لە سووریا بیکڕن لە شوێنێکی تر بیکڕن لە ئێمە یەکڕن ئێمەژەکو باسم کە قەری عالەمی بۆ تەواوکەم لەبەر قەری عالەمیمان کرد ئێمە کاڵەکانی خۆمان لەوێ نمایش کرد سیرمان کرد بازرگانەکانی ئەوەی لە ئیماراتن هەمووی تامەزرۆن کەوا بتوانن لەگەڵ ئێمە کار بکەن بۆی ئێمە لێ بازارمان دۆزیەوە بۆ کاڵای خۆمان واتە ئێمە ئەگەر هاتوو بتوانین ئەو بەرهەمانە بەرهەم بهێنین بازارکردنی تا ڕادەیەک ئاسانە ئێمە ئەتوانین بەهۆی ئەو بازرگانانەی خۆمانەوە کە لە دەرەوە ئۆفیسیان هەیە بتوانین ئەو بازرگانانە بناسین و لەگەڵیانە قسە بکەین و توێش بکەین کەوا بتوانین کاڵای خۆمانیان بینێ بۆیە ئێمە ئومێدەوارین حکوومەت یانی کوردستان زیاتر تەرکیز بخاتە سەر بەرهەمی خۆماڵی خۆمان ئەو گرفتانە چییە کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە ئەوکو یاخود بازرگانانە بێتەوە وەکو بۆەوەی کاڵاو بەرهەمێک هەناردەی دەرەوە بکات تا ئێستا ئێمە گرفتە چوان نییە بەڵام حکوومەت ئاسانکاری تاڵان بۆکە حکوومەت مۆڵەت توشتەیە بەڵام چونکە ئێمە لە سوارچەوەی عراق داین لە دەرەوە داوای شەهادەی منشەکەن شەهادەی منشەی
حکومت هەرێمی کوردستانیان ناوێ حکومەتی عراقیانەوێ بەڵێ ئەو بۆ بەگرفت ئەو بۆ بگرفت بەڵێ ئەو گرفتێکە بەڵام ئێمە محاولەکەین زۆر کات چارەسەریکەین شادی منشەمان بەڵام زۆر بە قورسی ئەو شادی منشەمان دەسەکەوێ مەسەڵەن وەزارەتی کشتتوکاڵی خۆمان ناتوانێت شادە بە بەڵام وەزارەتی کشتتوکاڵی عراق ئەتوانێت شادی منشە بە ئێمە بێ لەوان داواکەین کە شادی منشەمان بنێ بۆی بتوانێت لە تورکیاوە تێپەڕێ بتوانێت کە لە وڵاتشکە ڕۆیشت لەوێشەوە واتە بەرهەمەکە بەناوی هەرێمی کوردستان و نییە بەناوی عراقەوەیە خۆی کێشە نییە يعني إما برهمكان من كأروع أمي هريم كردستان بلا أوشوا أنا تعامل مع لقلا كنا نروح العراق تعامل مع لقلا هريم كردستان للروس سياسي ورنجا جرين بيك برهمي هي هريم كردستان والله إما كايبين ولاتي بريطانيا بناوي هريم كردستان وأما كالي أما برهمي هناري هريم كردستان بلا لبشويش الرسمي كل ولاتان وأروع تعامل كريوك العراق بلا كاك شيخ باسي عراق ذكرت لما يرى بردو دابيني مان يعني حكومتي عراقي فشارێکی زۆری ئابووری و دارایی خستە سەر هەرێمی کوردستان لەنە ناردنی موچە و ئەو ڕێکەوتنانی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عراقدا کرا لەبارەی هەناردەکردنی نەوتەوە بەشێکی زۆری جێبەجێ نەکرا پێت وایە لە ڕووی ئابووریەوە حکوومەتی عراق فشار بخاتە سەر هەرێمی کوردستان يعني هەوڵێک بێ بۆ ئەوی ئابووری هەرێمی کوردستان زیاتر لاواز بکات حکوومەتی عراق چاوی هەڵنایە بۆ پێشکەوتنی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەر شێوەیەک بێ ئەوێ گیر و گرفت دروستکە بۆی کەوە ئەم پێشکەوتنە ڕابگرێ بۆ خۆی بەرەو پێشەوە بڕوە ئەویش ئێستا دەستی پێ کردووە بۆی کەوە بە شێوەیەکی بەرفراوان وەبەرهێنانێکی خسۆتە بەردەمی وەبەرهێنەری بیانی و ناوخۆی و دەستیان پێ کردووە لە چەند ڕوویەکەوە کار بکەن بەڵام کە زانیان هەرێمی کوردستان بەم کاتە کورتە بەرەو پێشەوە زیاد ڕۆی و ئێستا بینی هەرێمی کوردستان هەرێمێکە زیاتر لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتووە لە بواری وەبەرهێنانی ناوخۆی و دەرەکی چای بۆ هەڵنایە بۆ لەوانەیە زۆر گیر و گرفت دروستکە ئێستاش کەم گرفتی دروست کردووە لەبارەی ئەوەی کەوە بەڕاستی پارە نانێرێ بۆ هەرێمی کوردستان ئەوێ بەو شێوەیە تاکو یعنی گرفتێک دروست ببێ بۆیە ئێمە بەڕاستی و کۆیشەتی هاوادن کوردستان لەبەر موچەخۆرانی خۆمان و دڵسۆزی بۆ میلەتەکەمان و وڵاتیان ئمە بەیان نامەیەکیمان دەرکرد بەرامبەرەوەی کەوا حکوومەتی عراق لە ڕووی ئابووریەوە ئێستا ئەوێ گرفت دروستکە بۆ هەرێمی کوردستان و ئێمە داوامان کرد کە ئەمە تێکەڵ بە سیاست نەکرێ چونکە هەرێمی کوردستان و موچەخۆران هیچ پەیوەندیان بەوەوە نییە موچەی خۆیانە و حەقی مستحقاتی خۆیانە کەوا بتوانن وەریگرن و ئەو پارەی کەوا وتراوە دابین بکرێ بتواندرێ بە زووترین کات بێت تاکو موچەخۆران ئەو موچانیان دوانەکەوێت یعنی ئەوە ئێمە بەیاننامەکەمان ڕەوانەی عراقیش کرد و بە تەلەڤیزۆنیش پەیامەکەمان گەیاند بە هەموو تەلەڤیزۆنەکان بۆ هۆی ئەوەی کەوا چاوخشانەوەیشی پیا بکرێ و بتواندرێ ئێمە وەکو یەکێتی هاوادەم هەموو کوردستان هەموو کاتێک لەگەڵ موچەخۆر و میلەت و هاوڵاتی خۆمان بین بۆیە حکوومەتی عێراق لەوانەیە هەندێک گیر و گرفت دروستکە بەڵام هەرێمی کوردستانیش پێم خۆشە زیاتر بێتە سەرخەت بۆی موچەخۆران زۆر زوو موچەکانیان بدرێتێ و دوانەکەوێ بۆ ئەوی کەوا بتوانێت بازار بوژانەوەیکی بەخۆی ببینێ و هەرێمی کوردستان بەڕاستی لە ساڵانی 2013 ئێمە سنتەرێک بوو بۆ عێراقیش سنتەرێکی بازرگانی بوو بۆ عێراقیش ئێستا باز لەوا کرێت کە بەشێک لە بازرگانانی هەرێمی کوردستان ئەچنە خواروونە و ڕاستی عێراق و بەرهێنانەکەن پرۆژەکانیان سەرمایەکانیان لەوێ ئەو بەگەڕەخەن بە حکومی ئاسانکاریان بۆ کری ئەوەش دیسان هەر هەوڵێکە بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان من ئاگام لەوە هەیە بەڵێ هەندێک لە خاوەن پارەدار و خاوەنکاری خۆمان سەرڕایی لە هەرێمی کوردستان کە کارخانەیان داناوە چون لە خوارەوەش چارخانەیان داناوە لە ئێران وا خەریکە دایەنێن لە تورکیا بۆ بەرهێنانەکەن ئەمانە هەمووی ئەوە گەڕێتەوە بۆ ئەوی کەوا حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ زوو فریاکەوێ چونکە بەڕاستی بەداخەوە هەوەرهێنی ئێمە کام پارەیان پێ با نەچن لە شوێنی کە داینێن چونکە لە وەکو باست کرد بەڵێ لە خواروی عێراق هەندی ئاسانکاریەکە بۆ ئەوی کەوا بتوانێت سەرنجی وەبەرهێنەری ژیانی خۆمان ڕاکێشێت کاک شێخ ببوورە ینی هەرێمی کوردستان ینی بازرگانانی هەرێمی کوردستان بۆ
بڵێم بازرگانێکی ئەوەنە نیشتیمانی نین کە بچن لە خوار و ناوڕاستی عێراق سەرمایەکانیان بەگەڕخان، ینی بۆ پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن، بۆ لە هەرێمی کوردستانە سەرمایەکانیان بەگەڕخان، هەرچەند ئەگەر حکوومەتی عێراق لەوێ کار ئاسانی زیاتریشیان بۆ بکات. کاک بێسون مەوزوعەکە بەڕاستی ئەوەیە کە هەموو وەبەرهێنەرێک بە دوای بەرژەوەندی خۆی ئاگەڕێ. لەوانەیە تا ڕادەیەک ئەوان نیشتمان پەروەریشن هەوڵە دەن هیچ بکەن بەو شێوەیە کردوشیانە، بەڵام کە هەندێک گیرروگرفت هەبێ و هەندێ ئاسانکاری نەکرێ، لەوانەیە بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن برەو بە کارەکان بدەن و زیاتر کارەکانیان بە ئەنجام بگەێنن. خەڵکیش بە دوای بەرژەوەندی خۆی ئاگەڕێ. ئەگەر وەحدەی کارەبا لێرە بە 156 لەوێ بە هەفتایە، ئەوان ئەویان پێ باشترە، ئەڵێ وەحدەی کارەبا لەوێ هەرزانە بەو شێوەیە. یعنی هەندێک شت هەیە بۆیەکەوە بۆیە ئێمە دڵسۆز بین بۆ حکوومەتەکەمان، ئەبێ حکوومەتەکەمان هەندێک شت وە بیر بێنینەوە کە بڵین ئایا بۆچی شوێنان ئاسانکاریان بۆ کرێ، بۆچی خۆمان نیانکەین و نەیەڵین بڕۆن. هەل لە ڕوویەکی ترەوە لەبارەی من ئەگەر لەبارەی بازرگانیشەوە بۆت باسکەم، لەبارەی هاوردەشەوە بۆت باسکەم، باوەڕ بکە مەرزەکانی خۆمان بە تایبەتی باشماغ لە سانەوە پێنجی لە سانەوە پێنجی شەریکەکانی کە کاڵا ئەگوازنەوە چوونەتە بەسڕە. ینی مەرزەکانی خۆمانیان بەجێهێشتووە. ئایا ئەمە هۆی چییە؟ ویستم باسی خاڵە سنووریەکان بکەین، بەس کاتی بەرنامەکەم زۆر کۆتایی لە کۆتایی بوون نزیکت بۆتەوە، زۆر بە کورتی باسەین. خاڵە سنووریەکان ئەو چاکسازیانەی کە لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان کراگەر بە کورتی وەڵام بێتەوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ڕەوشی ئابووری باش بێت. بەڕاستی پێ و بڵم پێش ئەوەی کەوە ڕسومی گومرگی تەوحیدکەن عێراق و هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستان هەموو مەرزەکان بەڕاست بە شێوەیەکی زۆر چڕ کاری تێئاکرا، چونکە گومرگی هەرێمی کوردستان ڕسومەکەی کەمتر بوو لە عێراق، کە یەکیان خست ئێرەش گرانی کرد، حکوومەتی عێراق هات لەوێ ئاسانکاری کرد، حکوومەت هەرێمی کوردستان ئاسانکاری هەمووی چۆ ئەوێ بەڵێ چەند ڕوویەکەوە. یعنی ئەگەر ئینسان مەسەلەن تێبفکرێ هەندێ ڕاوێژکاری ئابووری باشمان هەبێ، ژیرمان هەبێ، لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بکەوێتە و توێش، ئەوانە بەو شێوەی وان لە ناهات، چونکە بۆ ئەو شەریکاتانە چوونەتە بەسڕە، ئەو بەشی جنوبی هەیە، بەشی شیمالی هەیە، بەشی شیمالەکەی زۆر ئاسانکاریەکە. هەر بۆ نمونە ئەگەر ترێلەیەک بێ حەڤە باری تیابێ، حەڤە جۆر کاڵای تیابێ، ئەوان ئەڵێن کام کاڵیان لە هەمویان هەرزانترە، نمونەیەکمان بۆ بێنە هەموویت بووەکەین بەو شێوەیە. بەڵام لە باشماخ و لە مەرزەکانی خۆمان هەر حەڤە کاڵاکە داگر نەخوارەوە، هەمووی وەکو یەک ئەیکەن عەزێتی شێئن وەن ڕسوماتیشیان لەسەر زیاد دەبێ. بۆیە بەڕاستی ئەسنە ئەوێ لەوێ بە شێوەیەکی وا ئاسانکاری کراوە، چاو ئەپۆشن لە زۆر شت کە تۆ ئەتوانی لەگەڵ یانە هاوکار بی، ئەوان لەگەڵ تۆ هاوکار بن. حکوومەتی کوردستان و ڕاوێژکارەکانی بکەونە ئەوەی کەوا لەوێ ئاسانکاری ئەکرێ و ئاسانکاری لێرە بکرێ، لێرەش ئەم کۆمپانیانە ناس نەخوارەوە. بەڵام بە هەدەردانی سامان و گەندەڵی و هاوردەکردنی شتی قاچاق لە سنووریەوان و زیاترە لەوەی لە هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر تێبینی بکەین لای ئێمە لە کوالیتی کۆنتترۆل بەتونترە وەکو لەوێ، ئەوان هەرچۆنێ بێ لەوانەیە ئەو تونند و تۆرەی بە کوالیتی کۆنتترۆلیان تێدا نەبێ و ئاسانکاری لە هەموو ڕوویەکەواکەن. بەڵام من پێم باشە حکوومەت هەرێمی کوردستان بێ بتوانێت لایەنی کوالیتی کۆنتترۆل بەهێز بکە، لایەنی گومرگ و ڕسومات و ئەمانە بە شێوەیەکی وا دابنێ و ئاسانکاریەکی تەواویان بۆ بکە تاکو دڵیان پێی خۆش بێت. چونکە بەڕاستی هاوردەکاری ئێمە لە جیاتی و بچێت لە بەسڕە بیهێنێ بۆ خوتورەتەی ڕێگا و بۆ ڕۆگە درێژە لە ئێمە باشماق و حاجۆمەران و مانەمان هەیە، برایم خەلیلمانەیە بە ئاسانی دێتە ناوەوە، هەم ڕسومی کەمترە ئیسیارە کە بە زووترین کات دەگا، هەم ئەوە شەکەوا لە ناو خۆمانە ئەتوانێت ڕسومێکش وەربگیرێ لە هاوردەکاران، ئەم ڕسومەش زەخم نەبێت لەسەر هاوردەکاران. وەکو دوایین پرسیارم بەرزی و نزمی نرخی دۆلار تا چەند کاریگەری هەبووەوە تا چەند بازرگانان زەرمەند بوون لەم بارەوە؟ هەموو بەرز و نزمی دراوێک لە وڵاتان ئەبێتە هۆی ئەوەی کەوا بازار لاوازی بەخۆی ببینێ، چونکە هاوردەکار ناتوانێت بە شێوەیەکی بەرفراوان کە ئەو دراوە استقرار نەبوو بتوانێت برە و بەکارەکانی بدات. بەڵێ
زۆر سپاس بۆ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکیەتی یاوردەوە ناردنکارانی کوردستان. سپاس بۆی لەم بەرنامەدا لەگەڵمان. سپاسیەوەکەم و دەستان خۆش بێەوە تەوەرە و هیوای سەرکەوتنتان بۆ. زۆر سپاس بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامێکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان.